ئەم ئاگربەستە لە ماوەی هەر سەرەتای دەستپێکردنی شەڕی نێوان ئیسرائیل و حەماس بازی لێوە دەکرا و ئازادکردنی دیلەکانی دەستی حەماس کە بابەتێکی زۆر گرنگ بوو هەم بەلای ئیسرائیل و هەم بەلای ئەمریکا و وڵاتانی خۆر ئاواشەوە. ئێستا کە ئاگربەستەکە ڕاگەیەنرا و ئێمە کاتێکە قسە دەکەین لە سێم ڕۆژی ڕاگەاندنی ئەم ئاگربەستە داین و تەنیا سبەی ماوە. دەمەوێت کە گفتوگۆی زیاتر بکەم لەم بارەیەوە. بەڕێز خانم عابد شرۆڤەکاری سیاسی لە ستودیۆی کوردستان 24 لەگەڵمانە. دکتۆر زۆر بەخێر بێی. بەڕێز خانم زۆر بەخێر بێی. دەمەوێت سەرەتا بۆ چوونی ئەوە بزانم لەبارەی ئاگربەستەکە ئەوەی کە تا ئێستا ئێوە دەیبینن چۆنە تا چەند سەرکەوتوو بووە؟ بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سوپاس بۆ میوانداریکردنم. ڕاستەکەی بابەتی غەزە چەند لایەنێک لەم دۆسیەیەدا هەن، چەند لایەنێک یاخود بەرەیەکی جیاوازن بەرەیەکە بووە هەوڵی دەدا کە ئاگربەست بەرپا بکات وەکو میسر و قەتەر و وەروەها ئەمریکا. لایەنێکی دیکەشەیە بەرەیەکی دیکەشەیە بەرەی شەڕکردنەکە لەگەڵ حەماسدان لەوانش بریتین لە گروپە چەکدارەکانی عێراق حوسیەکان و هەروەها حیزبوڵای لوبنانی و بە شێوەیەک لە شێوەکانیش ئێرانیش لەگەڵیاندا بوو. ئەمانە هەوڵیان دەدا کە ئاگربەست شکست پێ بهێنن و هەوڵیان دەدا پشتگیری حەماس بکەن بۆ ئەوەی پشێوی زیاتر لە ناوچەکە زیاتر بکەن و تواناشیان هەبوو بۆ ئەم بابەتە بە پێچەوانەی لایەنی مصری و قەتەری کە هەوڵەکانیان تەنیا بۆ ئەوە بوون کە ئاگربەستێکی مرۆیی بدۆزنەوە و هەروەها چارەسەرێک بۆ ئەم بابەتە ئەم شەڕی نێوان حەماس و ئیسرائیل بدۆزنەوە. بۆیە هەمەلایەنی لایەنەکان لەم بابەتە داوای کردو بڕیارێکی کۆتایی نەبێت. باشە بەڕێزغانم، پێتان وایە کە لە دوای سبەی دوای کۆتایی هاتنی ئاگربەستەکە هەنگاوی دواتر چی دەبێت؟ ئیسرائیل نیازی چی هەیە؟ لە سەرەتادا پێویستە ئێمە لەوە تێڕا بمێنین کە ئاشتی بەرپا ببێت لە ناوچەکە و شەڕ بەتەواوی کۆتایی پێبێت، ئەم جەنگە بەتەواوی کۆتایی پێبێت. بەڵام هێزێک هەیە، هێزێکی پاڵنەر هەیە کە بەرژەوەندی لەم کێشەیەدا هەیە. بەرژەوەندی لەوەدایە کە شەڕی ئیسرائیل و حەماس بەردەوام بێت. ئەو هێزە ئێران بنمونە ئێران زۆر لایەنی گروپە چەکدار سەربەون و هەروەها لە سووریا، لە عێراق، لە لوبنان، لە تەواوی ناوچەکان ئەمانە لە توانایاندا هەیە کە درێژە بە شەڕ بدەن. ئەگەر بینیان کە بەرژەوەندی لە درێژەدان بە شەڕ هەیە ئەوە بە دڵنیاییەوە ئەم لایەنانە دەجوڵێنێت بە ئاراستەی بەرپاکردنی شەڕی زیاتر. ئەم لە بەرێزیە لە بەرەی ئاشتی بەداخەوە ئەو بەرەیە کە دەیەوێت شەڕ بەرپا بکات. باشە، بەڵام خۆتان دەزانن کە ئەمریکاش هەژمونێکی زۆری هەیە بەسەر ئیسرائیلەوە و هاوکارێکی بەردەوامیەتی بەتایبەت لەم جەنگەدا. پێتان وایە ئیدی خواستی ئەمریکا و وڵاتانی خۆر ئاوا ئەوە دەبێت کە ئەم جەنگە درێژە بکێشێت؟ من پێم وایە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پشتگیری ئیسرائیل دەکات. مەبەستیشی نییە و نایەوێت کە ئاگربەستێکی یەکجارەکی بدۆزێتەوە. پێم وایە هۆکاری سەرەکی کە وای کردووە کۆتایی بە غەزە بهێنرێت یاخود غەزە بەتەواوی لەناو برێت ئەوەیە کە ئەمریکا دەیەوێت ئیسرائیل پاسگەز بکاتەوە لە هێرشەکان لەبەر بوونی چەندینێک لەلایەن حەماسەوە. واتە هەر کاتێک کە دیلەکان بەتەواوی لە غەزە دەرهێنران، دیلەکە لای حەماسەوە ئەو کاتە ئیسرائیل هەوڵ دەدات کە لە ناوبرنێکی گشتگیر لە غەزە پەیدا بکات و دەزانین خەڵکێکی زۆر مردووە، زیاتر لە 15,000 کەس مردووە، هەزاری دیکە ئاوارە بوون، دەیان هەزار شوێن وێران کراون، خەڵکێک ئاوارە کراوەکو باسم کرد. ئەم بزگەلەوەی دیل هەن لە نێوان هەردوو لە ئەگەر هاتوو دیلەکان بەتەواوی دەرهێنران ئەو کاتە پێم وایە ئیسرائیل هێرشێکی گەورە ئەنجام دەدات. باشە، سبەی دوامین ڕۆژی ئەم 4 ڕۆژ ئاگربەستەیە کە ڕاگەێنراوە هێشتا ژمارەیەک دیلی دیکە لە دەستی حەماسدا ماون. ئایا لە کاتێکدا کە ئێستا ئیسرائیل لە نێو خۆی وڵاتەکەیدا فشارێکی زۆری لەسرە، ئەم ئاگربەستە درێژ دەکاتەوە یاخود نا بۆ ئەوەی کە بارمتەکانی دیکەش لە دەستی حەماس ڕزگار بکات؟
من پێم وایە ئەم ئاگربەستێکی لاوازە لەبەر ئەوە ناکە لەبەر نێوان حەماس و ئیسرائیلدا چونکە دەکرێت حوسیەکان لە هەر کاتێکدا بێت هێرش بکەنە سەر یەمەن ئەم ئاگربەستە تێک بشێن و کۆتایی پێبن تەنانەت میلیشیاکانی سووریا واروە میلیشیاکانی عێراق ئەگەر بێت و هێرش بکەنە سەر ئیسرائیل ئەوە کۆتایی بە ئاگربەستەکە دەهێنن بۆیە کاتێک لە سەرەتاوە گوتم کە پاڵنەر و لایەنی زۆر هەن لەم بابەتی غەزەدا ئەمە کاریگەری دەبێت و ئەمە واقعی ئەوەیە کە ئێستا لە غەزە ڕوودەدات حەماس تەنیا نییە لەم شەڕەدا لە بەرامبەر ئیسرائیل لە مەیدانەکەدا بەرەی دیکە هەن لایەنی دیکەدەن بۆی ئەم لایەنانە بە ئەمری ئێران کار دەکەن و ئەگەر ئێران وزانی کە بەرژەوەندی لە درێژەدان بە شەڕ هەیە ئەوە فەرمانی شەڕیان پێ دەکات و هەروەها شەڕەکە گەورەتر دەکات بۆ نمونە گروپە چەکدارەکانی عێراق لە لەگەڵ حیزبوڵڵای لوبنانی و یاخود لە لەگەڵ حوسیەکان باشە بەڕێزغانم ینی ئەم ئاگربەستە بۆ دوو شت بوو یەکەم بۆ ڕزگارکردنی بارمتەکان دووەم بۆ گەیاندنی هاوکاری مرۆی بوو بە کەرتی غەزە کە خۆتان دەزانن لە چ دۆخێکدایە بۆچی هەتا ئێستا وەکو پێویست هاوکاری نەگەێنراوەتە کەرتی غەزە تەنیا دەواازەکە هاوکاریەکانی لێ دەڕات دەواازەی ڕەفەحەوە ئێستا ئۆنڕوا دەڵێت کە ئەمە بەس نییە بۆ گەیاندنی هاوکاریەکان بە غەزە لەبەر ئەوەی کە هێشتا ڕوبەڕووبوونەوەکان بەردەوام بە شێوەیەک لە شێوەکان ڕاستە فڕۆکە چەکدارەکان یاخود فڕۆکە جەنگەکان وەستاوە بەڵام هێشتا لە هەندێک ناوچە هێرش بەردەوامە لە بەرامبەر قەسامدا بۆیە شەڕەکە بەردەوامی هەیە ئەمە دەبێتە هۆکاری درنگکەوتنی گەیاندنی هاریکاری مرۆیەکان تەنانەت لەگەڵ هەبوونی ئەم ئاگەر بەستەشدا من پێم وایە بابەتەکە ڕۆژێک دوو ڕۆژە ئەگەرنا بابەتی گەیاندنی هاوکاری بۆ ملیۆنان کەس بەس نییە بۆی ئاگرباستێکی یەک دوو ڕۆژی بکەیت هەبۆیە خەڵکی غەزەیەکان ناتوان هاوکاریان پێ بگەیە خۆت بریندارەکان بگرێنە دەرەوەی غەزە ئەوان ئێستا کێشەی تەواوی شتەکانیان هەیە لە پێداویستی لە پزیشکی و هەروەها بریندارەکانیش ناکرێت بڕێنە دەرەوە باشە بەڕێزانم ئەمڕۆ 51 ڕۆژ تێ دەپەڕێت بەسەر ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر و ئەو کوشتارگەی کە خۆتان دەبینن لە کەرتی غەزە پێتان وایە چارەنووسی ئەم شەڕە بە ئاگربەستەکەی ئێستاشەوە بەکوێ دەگات بەداخەوە من دەمەوێت واقعیانە قسە بکەم و ڕاستیەکان ببێژم ئەم بابەتە درێژە دەکێشێت بۆ دەرەوەی سنووری ئیسرائیل و ململانەیەکە فراوانتر دەبێت بە دووری نازانم پەل بکێشێت بۆ سووریا و عێراق و یەمن بەڵکو پێم وایە گەورەتر دەبێت و دەگاتە وڵاتانی کەنداویش ئەگەر هات و نەگەنا ڕێکەوتن و لێکتێگەیشتنێکی دیاریکرا و چەند وڵاتێک لە بەرژەوەندیاندایە کە ئەم ململانەیە فراوانتر ببێت بگەتە عێراق و وڵاتانی کەنداوە بگێتە سووریاش تەنەنەت بۆیە ئەگەر هات و هەڵوێستێکی تند و یەکگرتوو لە ئەنجومەنی ئاسایش نەبێ بۆیە پێم وایە ململانەیەکە فراوانتر دەبێت وەک لەو ئێستا لە غەزەدا هەیە زۆر سپاس دەکەم زۆر بەخێر بێ بەڕێز غانم ئابەت شرۆڤەکاری سیاسی سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵم